لارەکانی هەفتەی 12 خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی پێشوازی لە هەولێری هاوشاری کرد. سەرەتای یاریەکە هەستیاری بەخۆیەوە بینی دەرفەتی گۆڵی لە خۆ نەگرت. هەردوو تیپ تا ڕادەیەک ئاسیان لێکۆ نزیک بوو. لە ناوەڕاستی نیوە یەکەمەوە هێرشەکانی هەردوو لە بۆ سەر گۆڵ یەکتر دەستی پێکرد، بەڵام نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت. لا نیوەی دووەم و لا خولەکی 54 فەرهەنگ گوریا بە ئەسیستی کارزان سابڕ بربەستی یەکسانیشکاند و هەولێری لیاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. خەریک بوو محەممەد هاوار ئەنجامەکە بۆ هەولێر دوو هێن دەرێ بکات. تۆپەکەی بە تەنیشتونەوە ڕێگای دەرەوەی هەڵبژارد. لەم دەرفەتە هەندرێن نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجام یاریەکە. ستون ڕێگری لێ کرد. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و بە سوودی هەولێر کۆتایی هات. کاپتن شوانوای پێوت بوون لەسەر پلانەکانی ینی زیاترێمە بەرگری بکەین بە هێرشی هەرگەڕاوە یاری بکەین. سپاس بە خۆتوانیمان ئەو پلانانەیە کە کاپتن شوان بێمەدا بوو 100% جێبەجێ بکەین و پارێزگاری لە گۆڵەکە بکەین و سێخاڵ یاریەکەش بەدەستبێنین. ئێمە پێش یاریەکە وعدماندا بۆ سێخاڵی بەدەست بێنی، چکە سێخاڵە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، چکە لە ڕابردوو ئەنجامان وەک پێویست نەبوو، بەڵام دوو یاری پێشتر سەرکەوتنمان بەدەستینا بۆیە بۆ یاریەش دەبا سەرکەوتنمان بەدەستیناوە، چکە ناو یاریگای خۆمان بوو، بەڵام یاریەکەشتان بینی ئێمە لاوان باشتر بووین بە زیدی تۆپی پێ جاروێ خوای گەورە مۆفەقت ناکە پیرۆزیان بی دەستیان خۆشبی ئیشاڵە لە یاریەکانی داهاتوودا تاویزە و سێ نوختەی دەکەین و باشتر دەگەڕێنەوە. هەولێر بەم سەرکەوتنەکۆی خاڵەکانی بۆ 14 خاڵ بەرز کردەوە و بە کاتی خانەی حوتەمی ڕیزبەندی گرت. هەندرێنیش بەدە خاڵەکەی لە خانەی 12 ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.